کارمەندێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر دۆسیەی کامێرە تیژڕەویەکان لیژنەیەکی یاسایی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر پێکێنراوە لە ڕاگەیەندراوێکی ئەنجومەنی پارێزگاکەدا هاتووە کە ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو فەرمانبەریان دەگرنەبەر کە دوور لە چاوی ئەنجومەن وەکو جێگیری کۆمپانیای کامێرەکانی تیژڕەوی خۆی ئاشکرا کرد. بڕیاری خۆمانمان داوە لەو بەیان نامەیە کە دەرکراوە یەکێ لەوانە کە بێ ڕێکاری یاسایی بگیرێتە بەر چونکە بە پێی یاسای مۆزەفین بە قانونی مۆزەفی دەولە بۆی نییە لە پلە حەوتە ئەم پلە شەشە طبعاً لە پلە حەوت بەرەو سەرەوە ئەوە ئەبێ ڕەزامەندی دایرەکەی تیابێ سەرۆکی دایرەکە و ئەوەی لە حەوت بەرەو خوار مەبەستمەوەیە 6 و 5 و ئەوانەی بەرەو خوارەوە بێ ئەبێ وەزارەت ڕێگە پێدانی بە بکە کە لە کۆمپانیایە لە کارێکی دوای نیوەڕوانە لە دوای دەوامی خۆی ئیشکا بەڵام ئەم سەرپێچی یاسایی کردو ئەو یاسای قانونی مۆزەفی دەولە لەبەرەوە ئێمە هەر یەکسەر هەمومان وەکو ئەندامان بڕیاری ئەومان واکە لیژنەیەکی لێکۆڵینەوە بڕیار بدرێ بەوەی کە لێکۆڵینەوەی لەگەڵا بکرێ و لەسەری بکرێ بۆی ئەم بە پێی یاسا نەجوڵاوەتەوە و هەروەها ئێمە چۆنەڵی وەکو ئەم کوڕەکە لەویا ئیشی کردووە بەبێ زانیاری و بەبێ ئاگاداری ئەنجومەن ئەو ئیشەی کردووە. دەوترێت خۆناساندنی ئەو کارمەندەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو جێگری بەڕێوەبەری کۆمپانیای جێبەجێکاری کامێرەکانی تیژڕەوی پێچەوانە یاسای کاری فەرمانبەرێتیە لە هەمان کاتدا داوای لێکۆڵینەوە دەکرێت لەو فەرمانبەرە و سکاڵای هەڵۆشانەوەی گرێبەستەکەشیان لەگەڵ وەزارەتی ناوخۆ بەشێک لە قۆناغەکانی تێپەڕاندووە. تەمان یاسی ئێمە لەگەڵدا دووەرە بەڕێزەکانی داواکاری گشتی قسەمان کرد ئەمان جوودێکی باشیان کردووە لایحەیەکی ڕێکوپێکی قانونیان ئامادە کردووە کە سزا نادێتە کەرتی تایبەت و ئەم عەقدەی لەگەڵ ئەم کۆمپانیا کراوە عەقدێکی تەواو نایاساییەوە پێویستی هەڵوەشێتەوە ئەوەی ئەمێنێتەوە دیارە بەرپرسی ئیدارەیە لە ئەنجومەنی پارێزگا جێگری بەڕێوەبەری ئەم کۆمپانیاشە کۆکردنەوەی ئەم دوو وەزیفە لە یەک کاتا کارێکی نایاساییە ئەوە لایەنی پەیوەندیدارە بێ ئیجرات بکەن کە ناکرێم دوو وەزیفە لە یەک کاتا کۆ بکرێت. پێیان پەیوەندی کرد بە ڕێباز نەجات ئەو فەرمانبەرەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کاوکات دەڵێت جێگری بەڕێوەبەری کۆمپانیای جێبەجێکاری کامێرەکانی تیژڕەویە بەڵام ئامادە نەبوو لێدوان و ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتە بدات. ئەنجومەنی پارێزگای سلێمانی و داواکاری گشتی دانانی ئەو کامێرانە ڕەت دەکەنەوە و دەڵێن نایاساییە. کۆمپانیای جێبەجێکاریش دەڵێت ئێمە گرێبەستمان لەگەڵ وەزارەتی ناوخۆ هەیە و تەنها ئەوان دەتوانن گرێبەستەکە هەڵبوەشێنەوە. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.